چاوپێکەوتنەکەتم بینیوە کە ئاڵێ نابێ هونەرمەند نەها سەرگیری ناکا باشترە. تو گەلە زیرە چێم بەخۆمە بەرنامەم نەدیدیتەوە. دەزانی نەک ئەمەی کورد یان ئەکتەری کورد هەر لە هەموو دنیاە ئەوانەی گۆرانی بێژن یانەوە هەر لە بەعام هونەرمەند ئەوانەی زەواجیان کردیە فەشەلیان هینە بەزەمە کورد قەیمین فەنەکەش دەکەین و حیاتی عایلەکەش دەکەین. دەزای مۆزوعەکە چییە؟ ئەتۆ جاروێ ئەوڕۆ لە هەولێری سبەینێ لە سلێمانی ڕۆژەش کە لە دۆهۆچی ئەو لە کەرکووچی لە زاخۆی لازم لە یعنی دەگەڕێ ئیشت لەوێ ئێخر عائیلەش ناتانی ئەوەندە بەزیان بێدی ئەوانش پێویستیان بە تووە. ئیدی ئەوەیە لە دنیا زۆر جارێ هونەرمەندەکان لێک جدا دەبنەوە. بەچی گەشتیتە ئیستانبول؟ طبعا قسمەتەکەەوە لە ئیستانبول ژنی بینم خێزانەکەم تورکمانە بەڵام ساڵانێکی زۆر زۆرە لە تورکیا ژیاینا ئیدی ئەوە بۆ قسمەت.